ڕاپەڕین بۆ خۆی ئەو چامەیە کە قەت تەواو نابێ کە درێژەی هەیە ڕاپەڕین ڕۆژێکی گرنگ بوو بۆ ڕزگاری نیشتیوانی خەبات و تێکۆشانی کوردی لە خۆ کۆ کردەوە لە خاڵێکە کەویش بریتی بوو بە دەست لە ناو دەستکردنی جەماوەری گەلەکەمان وە تاکیدش هەموو دەزانین داینەمۆی هەموو کاری ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخستنەکان و پێشمەرگەی بووە کاتێک کە ئەمە هەمووی کۆبەوە پێکەوە توانیان ڕۆژێک دروستکەن مێژوویەک دروستکەن کە پێ دەگوترێت مێژووی ڕزگاری نیشتیمانی ئەم مێژووە بوو بە تەقینەوەیەکی گەورە بوو بە دروستبوونێکی دەوڵەتی حکوومەتی بوو بە ناوچەی منتقەی ئازاد و دوور لە زوڵم و زۆر بۆ ژیان بۆیە هیوادارم ئەوانەی باش لە مەفهومی ڕاپەڕی تێگەیون ئەمەیە پەیامی منی کەمەندامی سەنگەر منی پێشمەرگە ئەوەیە کە دەڵێم ئەم ڕاپەڕینە پێویستە برەوی پێ بدرێ پێویستە بەرەو پێش بچێ پێویستە لێی تێبگەین کە چەند گرینگە مادام ئێمە ئازادین